بەڵام بۆ کچەکە ئاساییە ئەگەر کجوا بکە ئەمە هەتاوکو لە خێزانە دوای ئەوە ئەگەر ئاینی مەسیحی باڵا دەست بێتەیە بەنای ئاینی مەسیحیەوە لە هیچ ئاینەکان شتە قبوڵ موضوعی دووهەم ئەویش یەکێک لە خاڵە گرنگەکان بەهێزکردنی جەوهەری خۆپارێزی جەوهەریە لەلایەن ژنان بخوانەوە وەکو چۆن کاتێکە ژن بڕیارەدا وەکو ژنێک بڕاتە دەرەوە پێویستە چلانی دەرونی چلانی جەستەیی چلانی فکری خۆی بەهێز بکە ئەویش بگەڕانەوە بۆ ئەو مێژووی کە بە هەزاران ساڵ لەسەری دروست بووە ئەو سیستەمە تونوتیژە چۆن دروست بووە و کێ دروستی کردووە و ئامانجەکانی چییە کاتێکە ژن زانی ئەم سیستەمە چۆن دروست بوو ئامانجی چی و لانکیەوە دروست کراوە ئەو کات باشتر دەتوانێت وەڵامێکی پێ بێ یاخۆ دژی بوەستێتەوە دواتر لەلایەنی ڕۆحی و لەلایەنی فکریەوە لایەنی ڕۆحیەوە ئەبینین هەموو ئەوەی کە ژن ئەیکا لەلایەنی چی بە هونەر چی بە ئەدەب چی بە نووسین هەموو پێی وایە ئەوەی کە ئەین هەیەی بۆ ڕەگەزی بەرامبەرێتی بۆ پیاوێکە هەیە بەڵکو نەخێر ئێستا ئێمە ئەمڕۆ وەکو بە دیدێکی ژنۆلۆژی بە تێڕوانینێکی ژنۆلۆژی کە کار بۆ زیندووکردنەوەی یاخود خاوێنکردنەوەی تۆز لەسەر نیشتووی مێژووی هەزاران ساڵی خەباتی ژنانە کاری بۆ ئەەکەین پێویستە ژن لەلایەن خۆیەوە کار بۆ تێپەڕاندنی ئەو فکرە ئەو زیهنە ئەو تونوتیژە بکات. ئەوانی کە لە مێشکمانە ڕەنگە من زۆر شت کە ئێوە ئەیزانن من نتوانم پێی پێبەرم یاخود باسی بکەم بتوانین